ئێمە وەکو نوێنەرانی بژمێرەکانی گەرمیان بە تایبەتی ئێستا لە کەفری داواکاریەکمان هەیە لە هەموو لایەک بە تایبەتی لە قایمقامەتی قەزای کفری داوای ئێمە ئەوەیە کە ئێمە دابمەزرێن. ئێمە چەند خاڵێکمان هەیە. خاڵی یەکەم ئێمە بژمێر بووین، لە هەمان کاتە کە بژمێر بووین ئێمە دەرچووی زانکۆ و پەیمانگای دانەمەزراوین. بژمێری وامان هەیە کەمتر لە 5 ساڵ و 6 ساڵە خوێندنی تەواو کردووە کە چی تا ئێستا دانەمەزراوە. بۆیە داوا لە لایەنی پەیوەندیدار ئەکەین کە ڕەچاوی ئەو خاڵە بکە کە ئێمە دەرچووی دانەمەزراوی پەیمانگا و زانکۆین بەڵام دانەمەزراوین لە هەمان کاتە بژمێریشمان تەواو بڵێن ئەو پرۆسەیەمان کردووە. لە سنووری گەرمیانە بە نزیکراوی 1126 بژمێر پرۆسەی سەرژمێری تەواو کردووە. لەم 1126 بژمێرە 714 بژمێری دانەمەزراوە. ئێمە وەکو ئەو بژمێر دەرچوانی زانکۆ کە ساڵانێکی زۆرە تەخەڕوجمان کردووە. ئێمە خۆک خۆم چەندین کەسی وەکو خۆم هەیە کە لە 2011 و زانکۆمان تەواو کرد و دانەمەزراوین و بەشداری ئەم پرۆسەی سەرژمێریمانە کرد کە توانیمان بە سەرکەوتی کارەکانمان تەواو کرد. ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێم هاوشەوەی ناوچەکانی تری عێراق کە چۆن هەوڵیاندا کاریان بۆیان کرد دایان بمەزرێنن. هیوادارین حکوومەتی هەرێمیش دەست پێ بکە بەو کارە. داوای دامەزراندن ئەکەین لە کفریان نزیکەی 140 بژمێر هەیە کە دەرنەچووە. ئێمەش داوامان هەیە ئەو دەرنەچوانە دابمەزرێنن. ئێمە چونکە ئەوکو ئاگداری نزیکەی 35,000 خانە نشین کراوە، ئەو شوێنانەشی فەراغاتی تایە. ئێمە وەکو دەرچوویەکی دانەمەزرا و ئێمە بخەنە ئەو شوێنانە کە فەراغاتی تایە.